لێرە بەقاڵم هەتر سوتفا نیۆڕۆ بوو هات ماڵ بڕۆم لەو دوکانەوە دەرچووم بەروماڵ بڕۆم لێەوە هات بووم پاژنەمی گر یەکسەر بەماتی هات پاژنەمی گر پاژنەمی بەردا پەلەمارن زەبان چۆکمی داڕانمی گرت تر یەکسەر دوایەوە یەکسەر خۆم گەیانە مستەشفا تر لقاحمیان کرد و دەرزیان لێیدا و جدولێ لقاحیان بۆم کرد لە سێشەمە لە نەفسی وەخت ڕۆشت بەرو ئەسراوە ڕۆی لێرەوە قەبی لە 2 نەفەر تریشدا بوو تر لێ کوشتویان داواکەین لە پەیوەندیدارەکان حکوومەت ئەم شتە نەمێنێ بەڕاستی جاوایە ئەم سەگانە دوو یعنی نەدەیە نە 15 نە 20 جاوایە کۆمەڵ دێن بەڕاستی جێی مەترسیدارە بۆ خەڵک یعنی سێمە لێرەکەوە ئیشەکەم وەکو بەقاڵین وەکو کرێکار لێرە ئیشەکەین ئەمە بازاڕێکە بازاڕێکی شعبیە لەو فەرعی ئەمە با بڵێن دەم حساب کردووە هەشتم حساب کردووە بەڕاستی یعنی ئەمە ئەگەر بێت و تو لە کاتێکە بێتی دەرەوە پەلەمارتدا یان بڕی بۆ شوێنێ ناتوانین دەرچی بەڕاستی